ئەمێ زیاتر لەسەر vê pirsî rabwastin rêzdar Goran Osman ku rêveberê karûbarê yasayî ya li rêveberiya giştî destebera civakî li Wezareta Kar ka Goran tu bi xêr hatî spas bo amadebûna we. Hindek hejmarên nû me behs kirîn tûmareka mezintir yên ku hatine desteber kirin ji kirêkar û ji kompaniya û cihên karî jî. Ev asteke niha geheştînê baş tê dîtin yan divê asteka bilindtir be li gel بەدەنگا هاتنی کرێکارەکان بۆ خۆ تۆمارکردن. زۆر سپاس طبعا لە سەرەتای کابینەی دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بابەتی خزمەت گوزاری دۆزینەوەی هەلیکار و دەستەبەرکردنی کرێکارانە لە کەرتی تایبەت و تێکەڵا و هەرەوەزی. طبعا ئەو کەرتە بەپێی یاسای کار ژمارە هەفتاوێکی ساڵی 1970 هەموار کراو و کە تایبەتە بڕێخستنی پەیوەندی نێوان خاوەنکار و کرێکار و دەستەبەرکردنیشان بە پێی یاسای ژمارە 39 ساڵی 1970 هەموار کراوە. ئەمە لە بیدایەتی دەست بەکاربوونی بەڕێوەبەرەتی دەستەبەری کۆمەڵاتی بابرین لە پاش ڕاپەڕینەوە هەتا دەست بەکاربوونی کابینەی نوێ ژمارەی کرێکارە دەستەبەرکراوەکان 28,000 کرێکار بووە. بەڵام ئەگەر تێبینی بکەیت بەوەی بە راپۆرتەکەی بەڕێستان کە فەرمووتان لەو ماوەیە کرێکاری دەستەبەرکرا و گەیشتیتە ژمارەیان گەیشتە 200,000 طبعا تێپەڕێ لەو ژمارەیە و ژمارەی پرۆژە دەستەبەرکراوەکان هەتا ساڵی تا پێک دەست بەکاربوونی ئەو کابینەیە ژمارەیان 28,000 عفوان لەو بابەتە بوو. بەڵام ئێستا نزیکەی 57,000 پرۆژە زیاد لە 57,000 پرۆژە دەستەبەرکراوە. ئەوە بەو معنایەیە بەو واتایە دێکە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگجێکی زۆری داوە بە دەستەبەرکردنی کرێکاران و چەند ئەو ئامانجەی پێک هێنەوە لەو ماوایەدا لەو 5-6 ساڵەدا کە دەبێ بگەینە ئەو ئاستە وەکو گەیشتن بە ئامانجەکەمە بە طبعا تەموحمان زۆر تەموحمان زۆر زیاترەوە هەموو پلانمان وایە کە هەموو کرێکارانی کەرتی تایبەت و تێکەڵا و هەرەوەزی دەستەبەر بکرێ و ئەمە لە پلانی بەردەوام داین سەرڕای ئەو ئاستەنگە ئابوووریەی کە لە داراییەی کە لە پێشمانە کە لە نەبوونی بودجە و نەناردنی ئەو شایستە دارایانەی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەنە بەغداوە. بەڵام ئەمە لە پلانەکانی لە جێبەجێکردنی پلانەکانی خۆمان نەوەستاوینەوە بەردەوام پرۆژەکان دەستەبەر دەکەین. ئێستا لەمە چەندمان ماوە ئەوەی کە ماوە نەکات چی بەرامبەری دەکرێت و یاسایت خودت پەیوەندیداری بەو ئیشە لە تەرەفی یاساییەوە هەموو پرۆژەکانی کەرتی تایبەت کاتی کە دەست بەکار دەبن لە سەرەتای دەست بەکاربوونیانەوە لەو کاتێک کە مۆڵەتی پرۆژەکە وەردەگرن دەبێ دەستەبەر بکرێن لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان. هەر پرۆژەیەک یان هەر خاوەنکارێک کە ناوی خۆی پرۆژەکە تۆمار نەکە و ناوی کرێکارەکان تۆمار نەکە بە پێی یاسا ڕەوانەی دادگا دەکرێت و بە دادگا بڕیاری لەسەر دەدات. تا چەند ئەو شوێنانەمان هەن ئەوانەی کە ئەمەدەنین دەستەبەر بکەن کارمەندەکانیان هەمانە ژمارەی زۆری لە خاوەنکار و پرۆژەکانمان هەیە کە پابەندی یاساکانن. بەڵام هەشمانە بە ڕێژە پابەند نین ڕێژێکی دیاریکراومان ڕێژی دیاریکراو نەخێر لەبەر ئەوەی بەردەوام ئەو ڕێژەیە لە زیاد و کەمدایە گۆڕانکاری دەکرێت لەبەرەوەی پرۆژەی زیاتر دەست بەکار دەبێت و مۆڵەتی وەردەگرن لە لایەنە پەیوەندی. ئەگەر هاتوو پرۆژەیەکە ئامادەنیە کارمەندەکانی دەستە بەر بکاتن کارمەند خۆی سەر بەخۆ دەتوانێت خۆی دەستە بەر بکاتن پێویستە چی بکات ئەگەر دەتوانێت خۆی بە پێی یاسا ئەمە جێ خۆتی کە ڕوونکردنەوە بدەیت دەستەبەری کۆمەڵایەتی ئارەزوومەندانە نییە پابەندیە ناچاریە ئیجباریە کەواتە هەموو خاوەنکارێک کاتی کە پرۆژەکەی دەکاتەوە و دەست بەکاردەبی کرێکارەکانی کار دەکەن لە ڕۆژی دەست بەکاربوونیەوە دەبی کرێکارەکان ناویان تۆمار بکرێت لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی. گریمان خاوەنکارێک ئەو بە ئەرچی خۆی هەرنەستا دەستەبەری پرۆژەکەی نەکرد لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی. ئەمە هێڵێکی هۆشیارکردنەوەی کرێکاران و خاوەنکارانمان هەیە هێڵی 5500 دەتوانن پەیوەندی بکەن بەو ژمارە تەلەفۆنەوە دەکرێت ناوی خۆشیان نەڵێن یعنی وەکو هەرچەندە ئەگەر ناوی خۆشیان بڕێن ئەمە زۆر پارێزراوە ناوەکانیان بەڵام ئەگەر ناوی خۆشیان بڕێن لە بەدواداچوونەکان ڕێکاری یاساییان بەرامبەر دەگرینە بەر. باشە کەواتە دەتوانێت شکایت بکە ڕۆنتر بین بەڵام ناتوانێت خۆی بەسەربەخۆ دەستەبەر بکاتن کارمەندی شوێنەکە خۆی دەستەبەر دەکات چکە شوێن هەیە
لەوانەیە چەند ساڵە نوێ نییە کە تازە خوت و مار بکاتون و بەو ڕێیادا بچێتن دەبێ بە دووادەچوونی لیژنەکانتان بێتن یان خودی کرێکەرەکانیش خەم لە خۆیان بخۆن کە چەند ساڵە دا 15 ساڵە ئەو کۆمپانیە هەیە یان شوێنکارە هەیە ئێستاش بێتن نەگەیشتوتێ یان خۆی ئامادە نەبووە خاوەنکارەکە ئەمە لە کرێکارەکە لە خەمی ئەو دا 15 ساڵەی کارەکەی خۆەتی ناوێ زیاتر ببێتن لەم حاڵەتەش ناتوانێت بێت خۆی تومار لەو حاڵەتش کاتی کە دێ ئاگادارمان دەکاتەوە و لە ڕێگەی دادگای کارەوە بە بڕیاری دادگا ئەو ماوەی کەس لە پێشتر کاری کردووە هەمووی بە خزمەت لە بۆ حساب دەکرێت و خاوەنکار پابند دەکرێت بەدانی پارەی بەشداریەکانی ئەو ماوەی کە کرێکارەکە کاری کردو لەو پرۆژەیە بەڵام دەستەبەر نەکراوە بە بڕیاری دادگا دەستەبەر دەکرێت لەم حاڵەتە 150 کەش کرێکار دەدات نەخێر ئەوەی ساڵانی ڕابردوو خۆی سەبەب نەبووە خاوەنکارەکە سەبەب نەخێر ئەوە پێی بڕیاری دادگا خاوەنکار پابند دەکرێت بۆ دانی 170 دەداتن بەڵێ بە کۆی گشتی باشە ئەوی کەسی دەبێت چ وێ بیتن چی پێ بێتن بۆ ئەوەی بیسەلمێنیت بۆ ئێوە لای نەپەیوەندەکە من کارمەندی ئەم شوێنم چکە هەندە شوێن هەیە زۆربیان با بڵین گرێبەستێکیان نییە کە ئەمە نسخەیەکی پێبێ منی وەکو کارمەند نسخەیەکم پێ بێ بڵێم ئەمە بەڵگەمە من چەند دا 15 ساڵە کارمەندی ئەم شوێنم دەستەبەر نەکراوم من هوکار نیم خاوەنکارەکەم هەوکارە بەپێی یاسای کار مادەی سی کە پێویستە هەموو گرێبەستێکی کار نووسراو بێت بەڵام ئەگەر نووسراو نەبێت کرێکارەکە دەبێت لە بە هەموو شێوەیەک مافەکانی خۆی بسەلمێنێ طبعا مافەکان بەس شێوازێک دەستن بێت کاتی کە کرێکارێک لە پرۆژە کار دەکات و کە ئاگاداری ئەمە دەکاتەوە یان دادگای کار دەکاتەوە کە کارم کردێت لەو پرۆژەیە بەڵام ناوم تۆمار نەکراوە ئەوەی کە لێژنەی پشکنی سەردان دەکات لێکۆڵینەوە دەکات بە دوواداچوون دەکات لەسەر ئەو بابەتە ئایا بزانیت چ مستەمسەکەکەیە کە ئەو کرێکارە لەوێ ئیشی کردی و لەبەر ئەوەی کە کەسێک کرێکارێک هەموو ڕۆژ لە کاتی دیاریکرا و سەردانی کارەکەی کردیا ماگانە موسێ وەرگرتیا پابند بووە بە داوامکردنەکانی خۆیان وە لە ژێر چاودێری فەرمانی خاوەنکار کاری کردووە ئەوانە بەڵگەن لەسەرەوەی کە ئەو کەسە لەو پرۆژەی ئیشی کردووە وە لەسەر ئەو کاتێک کە ئایا لە چ ڕێکەوتێکەوە ئیشی کردووە لێژنەی پشکنی لێکۆڵینەوەی خۆی دەکات لەسەر ئەو بابەتە ئەم لە کرێکارەکانی ترکەوەی کە لەگەڵی کار دەکەن یان لە دەوروبەری پرۆژەکە کەیسێکی ئەوە تا چەندی دەوێت تا یەکلا بێتەوە کەیسی خۆی بەپێی یاسای کار داواکانی دادگای کار داواکانی کار داوا مستعجلەکانن لە هەموو حالەتێک دەبی لە 30 ڕۆژ یەکلایی بکرێتەوە بەڵام لەبەر ئەوەی ئەمە کێسێکی زۆر لە دادگاکانی کار هەیە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و نەبوونی زیاد لە یەک دادگا ئەوە زۆربوونی پرۆژەکان و زۆربوونی کەیسەکان ئەمە لە بیرمان نەچی لەو کابینەیە هەڵمەتێکی هۆشکاری زۆرمان بڵاو کردەوە دەربارەی مافی کرێکار و دەستەبەرکردنیان ئەوانە وای لە کرێکار و خاوەنکارەکان کرد ئەوانەی کە ناویان تۆمار نەکراوە یان ئەو پرۆژانەی کە دەستەبەر نەکراون کە بێن پرۆژەکانیان دەستەبەر ئەنجامەکەی بەدڵتان بوو ئەنجامەکەی دڵخۆشکەرە بەڵام کاری زیاتریشمان دەوێت لەسەر ئەو بابەتە کەواتە دەبێت زیاتر کرێکار خەم لە خۆی بخواتن ئەوە لە کوتایی لە بەرژەوەندی ئەودایە لە بوو داهاتوێکێتی بێگومان خۆی یاسای کار و یاسای خانەنشین دەستەبەری کۆمەڵایەتی بە ئامانجی یاسایەکە ئەوەیە کە دابینکردنی ژیانێکی گونجاو لە بووە دابینکردنی هەموو پێداویستەکانی ژیانێ لە دوا ڕۆژ لە بۆ خۆی و خێزانەکەی کە ئەمە لەو مەجالە لەو بابەتە پێویستە کرێکاران هۆشیار بن لەوەی کە ئەگەر بێت و هەر پرۆژەیە کاریان کرد سەردانی بەڕێبەرەتی دەستەبەری کۆمەڵایەتی بکەن بزانن ئایا ناویان تۆمارکرایە لەو بەڕێبەرەتی یان هەر یەکو لە دەڤەری خۆی سەردەنی دەکرێت پەیوەندی تەلەفۆنی بکەن بە 5500 تەلەفۆنێ بکەن بۆ 5500 یانژی سەردانە ڕێبەریا دەستەبەری کۆمەڵاتی بکەن بڵێ ئەوە لە مەزالی دەستەبەری کۆمەڵاتی لە سەرەتای دەست بەکاربوونی ئەو کابینەوە لە بابەتی خزمەتگوزاری هەلیکار دۆزینەوەی هەلیکار ئەوە بە تایبەت دوای دەرچوونی بڕیاری 1970 سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لە 29 2022 دەرچوو کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ڕێنمایی ژمارە 8 ساڵی 2022 دەرکرد لە 2022 تێیدا ئەو بڕیارە تایبەتە بە دیاریکردنی ڕێژەی کرێکاری خۆماڵی لە پرۆژەکانی کەرتی تایبەت کە لە هیچ حاڵەتێک نابێت لە 175 ژمارەی کرێکارەکانی کەمتر بێت وە کرێکاری بیانی لە هیچ حاڵەتێک نابێت لە 125 کەمتر بێت ئەو بابەتە ئەمە ئیشی زۆرمان لەسەر کردیوە زۆر ماندووبووین لەگەڵ و لە ماندووبوونەکەمان لە چ بوو کە هەموو کە خاوەنکارەکان
ڕوونکردنەوەیان پێ بدەین لەسەر ئەو بابەتەوە لێژنەیەکی باڵا پێکێنرایە لێژنەی باڵای جێبەجێکردنی بڕیاری 172 ئەنجومەنی وەزیران کە بەردەوامن لە کۆبوونەوەکانیان و زۆر سوپاسی فەرمانگەی هەماهەنگی بەدواداچوون دەکەین لەبەر ئەوەی زۆر پشتگیری کردینە لەسەر ئەو بابەتە. ئەنجامێکی داینە ئەو پشتگیریە ئەنجامەکەی ئەوە بووە کە ژمارەیەکی زۆری کەرتی تایبەت لە پرۆژە گەورەکان پابند بوونە بە بڕیاری 172 و ئاگادار کراینەوە لەسەر ئەو بابەتە. هەندێک لە فەرمانگەکانی حکوومەت کە پابند نەبوونە بۆ بابەتێکە خاوەنکارەکان ئاگادار بکەنەوە کە لەلایەن بەڕێزیانەوە مۆڵەتی کارکردنیان پێدراوە، بەڵام لە ڕێی فەرمانگەی هەماهەنگی بەدواداچوونەوە پابند کراون کە دەبی کەی دەتوانین بڵین بە یەکجاری هەموو پرۆژەکان 175 کرێکەرەکانی دەستی ناوخۆیە بەپێی ئەو بڕیارە. ئەمە بەردەوام لە هەوڵداین، بەردەوام لە بەدواداچوونداین. وەک کەیسمان هەیە کە هەندێک لە خاوەنکارەکان پابند نەبوونە کە ڕەوانەی دادگاکراون لەسەر ئەو بابەتە، پابند نەبوونە بە بڕیاری 172. لەبەر ئەوە کاتەکان دیاری ناکرێت، لەبەرەوەی بەردەوام لە بەدواداچوون داین و بەردەوامیش پرۆژەی نوێشە پرۆژەی نوێ بەردەوام بۆڵەت پێ دەدرێت و ژیان بەردەوام. سپاس کاکە گۆران عوسمان، زیاتر بەردەوام ناکەین لەگەڵت کاتی زۆرمان گرتی. سپاس بۆ ئامادەبوونت. ڕێڤەبەری کاروباری یاسایی لە ڕێڤەبەریا گشتیا دەستەبەرە جڤاکی لە وەزارەتە کار و کاروبارن جڤاکی. سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس.